لەسەرم بابەتە میوانداری بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانمان کردو ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمە بێ. بەڕێز سیروان ئەم کاتت باش سڵاوت لەبێت. من باسی ئەو چوار تێبینیم کرد جەنابیشتان لەناو لیژنەکە بوون. دەرەنجامەکانی چییە؟ ئایا ئێوە تێبینیەکانتان گەیاندووە؟ ئێستا ئەنجامەکەی چییە؟ تێبینیەکان قبوڵەکرێ وەک خۆی جێبەجێ کرێ یاخود چییە؟ بەڵێ دوێنێ لەگەڵ بەڕێزان وەزیری پلاندانان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، سکرتێری ئەنجومەنی وەزیران و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی لە بەغا بووین لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار و جەنابی سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەی عێراق، وەزیری دادی عێراق و ئەو بەڕێزانی کە تەبیعی وەزیری پلاندانان و سەرۆکی دەستەی ئامار کۆبووینەوە لە کۆشکی بەغا لە کە کۆشکی سەرۆکایەتی کۆمارە. ئێمە ماوەیەکی زۆرە داوای جێبەجێکردنی تێبینیەکانمانەکەین بۆ ئەوەی بتوانین سەرژمێری جێبەجێ بکەین لە عێراق و لە هەرێمی کوردستان. تێبینیەکانی ئێمە یان داواکاریەکانی ئێمە لەو چەند ساڵەیدا ڕابردوودا ئەوە بوو کە ناوچە کوردستانیەکانی دەرەوە مامەڵە تایبەتەکەی لەگەڵ بکرێ. هەنێ خاڵمان خستو بۆ ڕووکە ڕەزامەندیان لە سەردا بوو پێشتر، ئەویشەوەیە کە سێ بژمێر سەردانی خانەوادەکان بکەن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە و ئەو طبعاً عەرەب و کورد و تورکمان و ئەو ناوچانەی کە کریسیانی زیاترتیایە بژمێرێکی کریسیانیشان لەگەڵە بێ. داوامان کردبوو کە سەرژمێری ساڵی 57 بکرێ بە بنەما بۆ پاکردنی لیستی دانیشتوانی ئەو ناوچانە تاوەکو لە ئایندە ئەو هاوڵاتیانەی کە هاتوونەتە ئەو ناوچانە بەکار نەیەن بۆ چەسپاندنی ئەو واقعی کە ئیستا هەیە لەو ناوچانە. لەگەڵ ئەوەشدا هەندێک داواکاری تر هاتە پێشەوە لەو ماوەیە لە دوای کۆبوونەوەمان لە پەرلەمانی عێراق لە یەکیدا، ئەویش ئاوارەکانی بەشێک لە عەرەبی سوننا، تورکمان، کوردی ئێزیدی ئەوانش بە هەمان شێوە کە لە هەرێمی کوردستانن داوایان کردبوو کە لەسەر پارێزگاکانی خۆیان بژمێردرێن لە کاتی سەرژمێری. هەموو ئەو داواکاریانە و وردەکاریەکانی ئەو داواکاریانە لەگەڵ تیمی عێراق باس کرا و لە کۆتایی کۆبوونەوەکەش کە نزیکەی دوو کاژمێری خایان بڕیارە لە ئەنجومەنی وەزیران ڕۆژی سێشەممە بڕیار لەسەر ئەم داواکاریانە بێ. ئەگەر ئەو داواکاریانە بۆ شێوازەی کە ئێمە خستمانە ڕوو دوێنێ لە کۆبوونەوەکە جێبەجێکرا، ئەوە ئەو مەترسیانەی کە ئێمە هەمان بوو لەسەر ئەنجامەکانی سەرژمێری تا حەدێکی زۆر ئەتوانم بڵێم ڕۆیوە. و باشە هیچ گەشتبینیەکتان هەیە کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەو تێبینیانەی ئێوە جێبەجێ بکرێت؟ ئێمە 4 ڕۆژی ماوە، ئەو 4 ڕۆژە بۆمان دەرەکەوێ کە ئایا ئەو تێبینیانە ئەو داواکاریانە لەلایەن ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بە هەندوەرە گیریان و ڕەزامەندیان لەسەردرێ. هەنێ داواکاری تریشمان هەبوو تایبەت بوو بە ئەو بودجەیە کە تەرخانەکرێ بۆمان و هەروەها شێوازی جێبەجێکردنەکەی سەرژمێری لە دوای 2012 چکە ڕەنگە پێویستکە هەنێ لە خاڵەکانی ئەو بەرنامەیە لەسەر تابلێتەکان دانراون پێویستکە دەستکاری بکرێ، بزانین ئەوانیش چۆنە بێت تاکو بتوانین بڵێن ئێمە ئەتوانین بچین بەرەو سەرژمێری. باشە بەڕێز سیروان، هۆکاری دواکەوتنی قۆناغی گەمارۆسازی و ژمارە لێدان ئەمانە بۆچی گەڕێتەوە لە هەرێمی کوردستانە؟ بۆ لەگەڵ دەستپێکی ئەوەی کە لە عێراق کرا هەرێمی کوردستانیش نەکرا، بۆ لێرە دواخرا؟ هەر ئەوە هۆیەکەی ئەگەڕێتەوە بۆ ڕاگررتنی ئامادەکاریەکانمان لە مانگی حەوت دوای ئەوەی کە چەند جارێک داوامان کرد بە فەرمی جەنابی وەزیری پلاندانان ئیمزای چەند نووسراوێکی کرد کە داوامان کردبوو لیژنەی هاوبەشی تایبەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوە پێک بهێنرێ. داواکاریەکان دواخران، پشتگوێخران ماوەیەک، بۆیە بڕیارمانە کە بۆ ماوەی 2 هەفتە ئامادەکاریەکان ڕاگرین. دواتریش هەندێک کاری تەکنیکی هەبوو کە ئەبوایە لەلایەن عێراقەوە جێبەجێ بکرێت، لەلایەن دەستەی ئاماری عێراقەوە لەسەر تابلێتەکان دابڕێ خەریتەکان ئەوانەی کە پێویستە بژمێرەکان کە ئیستا لە مەیدانن بزانن قەبارەی ئەو ویشەیان چەنە
ئەوە دواکەوت بۆیە ئێمەش ناچار بووین کارەکانمان نزیکەی مانگی دوا بخەین. باشە بەڕێ سیروان پێم خۆشم پرسیارە زۆر بە دقیقی لە جەنابتان بکەم. پێتان وایە بە بۆچوونی ئێوەوە ئەو ئەزمونەی هەتانە لەو بوارەدا ئەو خەمڵاندنەی کە ئەکرێت بە خەمڵاندنی ئێوە دوای سەرژمێریە کە ئایا ڕێژەی کورد لە عێراقدا زیاترە بێت یاخود با بڵێن گشتهاندنی بۆ هەرێم ئەگاتە 15 یاخود لەوەی خۆی ئەمێنێتەوە؟ بەڵێ ئێمە بەتەسەوری ئێمە ئەنجامەکانی سەرژمێری گۆڕانکاری ئەکات بە سەر ڕێژەی هەرێمی کوردستان بە بەراورد لەناو عێراقا بە بەراورد بە عێراق ئێستاوان کە ڕێژەکەی بە نزیکەی 12.67 دانێن ئەوەی ئێمە کردومانە لە دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەکەمان ئەبێ بگاتە نزیکەی 15 بەو ژمارەیە کە ئێمە خەمڵاندومانە ئەوە جگە لە ئاوارە و پەنابەر کە گەر سەرژمێری کرا و داواکاریەکانی ئەو برادرانش جێبەجێ بکرا کە ئاوارن ئەو هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان ئەوان لەسەر پارێزگاکانی خۆیان نەژمێرن ئەگەر نەژماردران لەسەر پارێزگاکانی خۆیان ڕێژەی هەرێمی دانیشتوانی هەرێمی کوردستان بە ئاوارە ئەگاتە نزیکەی 7%. باشە کەواتە ئەو خەمڵاندنەی ئێوە کاڵن ئەگاتە نزیکەی 15 یاخود با بڵێن بۆ 7. ئەمە کاریگەریە چی ئەبێت لەسەر بەشەبوجێی هەرێمی کوردستان لەسەر شایستەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ بەپێی یاسای بودجێ عێراق ئەڵێ هەموو ساڵێکە ئەڵێ ڕێژەی ئەو بودجێ کە تەرخانەکرێ بۆ پارێزگاکان و هەرێمەکان کە لە عێراقدا بوونی هەیە لێرەدا تەنها هەرێمی کوردستانە پشتی ئەبەستێ بە داتاکانی سەرژمێری کە سەرژمێری نەبوو لەسەر خەمڵاندنەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ئەوە تۆزیە کێشەی تیابوو بۆیە ڕێژەکە هەرچەندە خۆی ڕێژەکە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان ئیستا پێش سەرژمێریش نزیکەی 14% نەک 12.67 ئەمە تێبینیەکی سەرچیە کە پێشتریش ئێمە باسمان کردووە لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق کە ڕێژەکە نابێت لە 12.67 بەڵکە بێ لە 14 بێ بەبێ ئاوارە و پەنابەر سەرژمێری ئەم پرسەیەک لاییە کاتەوە ئایا ئێمە 13%، 14%، 15%، ئەگەر ئاوارەکانی ژماردران ئەوە ئێمە ڕێژەکە بە تاکی زیاکرێ. باشە بەڕێ سیروان ئایا ئەگەری پرۆسەی سەرژمێری لە کاتی خۆیدا چەندە لە ئێوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشا بکرێت واتە بەیەکەوە بکرێت هەم هەرێمی کوردستان و عێراقیش ینی ئەگەری بەڕێوەچوونی پرۆسەکە لە کاتی خۆیدا چەنە؟ خۆی ئەوە پرسیارێکی دروستە بەڕاستی ئێمە لەبەرەوەی تۆزێ دواکەوتوین لە جێبەجێکردنی پرۆسی گەمارەسازی و ژمارەداران ئەمانویست ڕۆژی ئەنجامدانی سەرژمێری کە 21 تۆزێ دوا بکەوێ بەڵام ئەوە تا حدێ بەسترا بوو بە جێبەجێکردنی داواکاریەکانمان بۆ ئەوەی ئێمەش ئامادەکاریەکانمان بەردەوام بێ هەرچەندە ئامادەکاریەکانمان هەر بەردەوامە بۆیەش هەوڵی خۆمانەین کە ڕێگە چارەیەک و میکانیزمێکی گونجاو بدۆزین ئامادەکاریەکانمان بگەینە قۆناغێک کە بتوانین ڕۆژی 20 مانگ ئێمەش لەگەڵ عێراقدا دەست پێکەین ئەگەر هاتوو دەستمان پێکرد و بڕیارمان ناسەرژمێری جێبەجێ بکەین بە پشت بەستن بە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق سێشەممەی داهاتوو. بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێستان.